ئەگەر لە 10 ساڵی ڕابردوودا پرۆژەکان لە سنووری پارێزگای سلێمانی بە پاساوی قەیرانی دارایی ڕاگیرا بوون و تەواو نەکرابن لە کاتێکدا هەرێم بە بۆری نەوتی دەفرۆشت، بەڵام ئێستا لە سەروبەندی هەڵبژاردندا هیچ پرۆژەیەک نابینی کە چەند کرێکار و ئامێرێکی میکانیکی لەسەر نەبێت و کاری تێدا نەکرێت لە کاتێکدا فرۆشتنی نەوت بە بۆری ڕاگیراوە. هاوڵاتیان دەڵێن چیتر بەو پیلانانەی دەسەڵات فری و ناخۆن و لە 20 ئۆکتۆبەردا سزای جوت حزبی دەسەڵات دەدەین، چونکە ئەوان پێیان وایە ئەمە خۆڵکردنە چاوی خەڵکە و دەیانەوێت لەم پێش هەڵبژاردنەدا زوڵم و کەمتەرخەمیەکانیان بەوە گەرخستنەوەی پرۆژەکان لەبیر بەرنەوە. 33 دانە ساڵ ئەم حکومەتە درۆ لەگەڵتەوەکە بەخوا 33 کەش درۆ لەگەڵەکە ئەیتر باوەڕی چی پێەکەیت؟ ئەرە وەڵا 6 کار ئەو جادێ شەسیەکەی سەیەکەی هەتا ئێسەشەوە تا هەر تەپوتۆز و خۆڵە 18 کەڕێکە پاریان بۆ دەرەچێت ئەیکوا چی لێەوە خەڵکە بێ وشیار بێتەوە چی پێڵەن دەنگدانە بارزی خۆیان بچوون هین بەن دەنگ بن و کێ باشەوە هەڵبژێرن پرۆژانە بۆ چاوبەستە؟ قابلە بۆ چییە؟ کو هیچ پرۆژێکیان نەکردو لە خزمەتی خەڵکا بێ هیچ شتێکی وایان نەکرد کە ئیسفادەیە بۆ ئەم میلەتە هەبێ. ئێستا باسی قەیرانی دارایی ناکەن، هەموو پرۆژەکان ئیشی تیاکردی، ئەمە بەهۆی هەڵبژاردنەوەیە؟ بەڵێ ئەراڵە بەهۆی هەڵبژاردنەوەی هیچ شتێکی کە نییە. ئەیتر دوای ئەوە وەکو خۆی لێتەوە هەر کەس بۆ ماڵی خۆی. لەگەڵ کۆتایی هاتنی هەڵبژاردن پرۆژەکان وەک ساڵانی ڕابردوو قەیرانی دارایی خەیان دەگرێتەوە و تا هەڵبژاردنێکی دیکە قەیرانەکە کۆتایی نایەت. ئەمە وتەی یەکێکی دیکەیە لە هاوڵاتیەکان کە دانیشتوی شاری سلێمانیە. ئێمان کاکەمان لە خەوی دوور و دێژان بەس خەوەکانان کاتێکە خەبەریان لە کاتی ئینتیخاباتە خەبەریان نەبێتەوە تێگە بەس دەستنا ئینتیخاباتەکە خەبەریان نەبێتەوە تەواو دوای خەویان لێکەوێتەوە ئێمە دەبێت چاڕوانێت تا ئینتیخاباتێکە خوا کەریمە چی ڕوا چیڕوونەهایتر ئیشەکان ئاواڕوە بڕێوە. ئەخر عادەتە هەروە هەموو کاتی هەڵبژاردنەگە لە پێش هەڵبژاردنە ئەمیشان ناکەن لەوە دوانیە هەواڵی خوا دەکەن و تەواو. ڕۆژنامەنووسێک دەڵێت حکومەت تەنیا کار لەو پرۆژانە دەکات کە بەرچاون و خەڵکی ڕۆژانە دەیان بینێت، ئەگەرنا دەیان پرۆژەی استراتیژی هاوشێوەی ڕابردوو لە ئێستاشدا فرامۆش کراوە. هاتوون کۆمەڵێ پرۆژەی زۆر ئاسایی یا خزمەتگوزاری زۆر کەم بەشێکیشان بەداخەوە تێکدانی جۆرێک لە جوانیەکانی سیمای شارەکە وەک ئەو شۆستانەی یا ئەو جادانی کە لە نزیک لە نێو شارەکانە دەبینرێت ئەمانە تێکەدەن و بە جۆرێک بە حسابی خۆیان پرۆژەی نوێی تێدا دەکەن لە کاتێکە پرۆژەی زۆر گەورەتر لەمانە لە شاری هەڵەبجە پەچی کەوتووە و ڕێگای خەڵکی قەتع کردووە و ماوەی چەندین ساڵە لە بەر نەبوونی پارە بۆ خاوەن کۆمپانیەکان ئەم پرۆژانە ڕاوەساون. چاوەڕوان دەکرێت لەگەڵ هەڵبژاردننی ئەمجارە دەسەڵاتدارانی هەرێم سزای گەل وەربگرن و باجی تەواوی ئەو زوڵم مستەمانە بدەن کە لە 32 ساڵی ڕابردوودا بەسەر خەڵکی بەشمێنەتی ئەم مەملەکەتەیان هێناوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.